خۆشەویستانی کورساتنی و سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامایەم شەوتان پێشکەشەکەین. ململانەکان لەسەر دوو سەرۆکایەتیەکەی عێراق بەردەوامە، کوردیش لە ناو خۆیاندا لەسەر پۆستی سەرۆک کۆمار تا ئێستا لە ململانەیەکی توندی سیاسیدان. ئەمڕۆ بە بڕیارێکی باڵفڵ جەلال تاڵەبانی کۆمەڵێک بڕیاری حەزبی دران و بە بڕیارێکی تایبەتیش لێدوان لە ژمارەیەکی زۆر لە یاخود لە یەکێتیەکان قەدەغە کرا لە مێدیای پارتی. ئەمە مژارێکی گەرمی ئەم ئێوارەی مێدیا و سۆشیال مێدیای هەرێمی کوردستان بوو. یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە کە پارتی دموکراتی کوردستان یەکریزی تێکداوە و مەترسی لەسەر هەرێم هەیە و تەنانەت مەترسی لەسەر لێکترازان هەیە و پارتیش پێی وایە کەمە ئەستەحقاقێکی خۆیەتی و ژمارەی دەنگەکانی و ژمارەی کورسەکانیان بای ئەوەیە لەم خولەدا داوای پۆستی سەرۆک کۆمار بکەن. لە نێوان ململانی یەکێتی و پارتیدا ئایا یەکێتی و پارتی تەنها کێشەی سەرۆک کۆماریان هەیە یاخود کۆمەڵێک کێشەی تر؟ ئەو ململانەیە تا چەند کاریگەری دەبێت لەسەر مەترسی یاخود چەند کاریگەری دەبێت بۆ مەترسی دروستکردن لەسەر هەرێمی کوردستان؟ هەمووانم شەو لە پانۆڕاماوە گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز فازڵ بەشارەتی کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان کە لە بەشیەکەمی بەرنامەکە لەگەڵمانە بێروەها لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز مەلا کەریم شکر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێر بێ کاک. زۆر سپاس. بەخێر بێ کاک فازڵ. سەرەتا لەگەڵ جەنابەت ئەمەوێ شرۆڤەیەک بکەین ئێوەک پارتی دموکراتی کوردستان و بە تایبەتیش یەکێتی باز لەوەکە کە بەچوونە ناو هاوپەیمانەتی لەگەڵ سەدر و حەلبوسی بەبێ ئاگاداری یەکێتی نیشتیمانی کوردستان یەک ریزی تێکچووە ئەم تێکچوونی یەک ریزی و تەوافقاتە لە هەرێمی کوردستان کاریگەری لەسەر کۆی پرۆسی سیاسی ئەبێ. زۆر سپاس بۆ ئێوە و بە ناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ کاک مەلا شکوریش. پێم خۆشە لێوە دەست پێ بکەم کە جەنابەت سەرەتا ئیشارەتت بەوەدا بەڕێز جەنابی کاک پاڤێڵ تاڵەبانی کۆمەڵێک بڕیاری دەرکردووە. بە بڕوای من بڕیارەکانی کاک پاڤێڵ ئینفعالێکی زۆری پێوە دیارە خۆزگاوانە بووایە. بەشێک زۆر بڕیارەکان حەزبین فازڵ بڕیارەکانی حەزبی تەناوەیەکی وەکو بڕیادارم کاکە زانا قسەکانم پێ نەبڕی بۆەوەی بتوانم پەیامەکان بگەێنم. فەرموو. وەکو بڕیاری دەرکردووە نابێ هیچ ئەندامێکی یەکێتی لە کەناڵەکانی پارتی دیموکراتی کوردستان قسە بکە ئەبوو ئەو بڕیارەیشی هەبوایە نابێت کەناڵەکانی یەکێتیش بێتە لای کادرەکانی پارتی دیموکراتی کوردستان چونکە هیچ فەرق ناکە ئەگەر یەکێتی قسە نەکە یان کەناڵەکانی بۆ بێتە لای کادرەکانی پارتی. بە بڕوای من دیارە خۆفێک لە قسەی کەوادری پارتی هەیە لەسەر معنەوێتی خەڵکانی یەکێتی یان بە دیوەکەی ترا من ئەڵێم کاک پاڤێڵ ئیعلانی بێئەمەلبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانی لەو پۆستە کردووە بۆ یەکان ئەو بڕیارانەی دەرکردووە و لە هەمان کاتیشدا من نازانم ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان پەیوەندیەکانی مابینی پارتی و یەکێتی ئەوەندە بە سادە یان ئەوەندە بە سەرپێی نابینین لەسەر هەر جۆرە حاڵەتێک کە دێتە پێشەوە پەیوەندیەکانی مابینی پارتی و یەکێتی تێگەچێ دۆخی هەرێم تێگەچێ لە یەکترازاندن دروستە بێ کەواتە ئەم پەیوەندیە لە تەرەف یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەوەندە بە هەند وەرنەگیراوە کە لەسەر هەر پرچوو بابەتێک بێتە پێشەوە ئەبێ هەڕەشەی لە یەکترازاندنی ناو هەرێم بکرێ، هەڕەشەی تێکچوونی بارودۆخی سیاسی بکرێ، هەڕەشەی تێکچوونی مابینی پارتی و یەکێتی بکرێ. من پێم وایە پارتی زۆر بەقوڵی بیری لە پەیوەندیەکانی مابینی پارتی و یەکێتی کردوێتەوە چونکە ئەم پەیوەندیە لە ڕابردوو لە مابینی جەنابی مام جەلال و جەنابی سەرۆک مەسعود بارزانیدا ئەم پەیوەندیە زیاتر ئیتفاقی استراتیجی لێ هاتە پێشەوە و دیاریشە ئیتفاقی استراتیجی بەرهەمێکی زۆر باشی بۆ خەڵکی کوردستان بۆ حیزبە سیاسیەکان و بۆ پارتی و یەکێتیشە بوو بەڵام بەداخەوە چەند جارێک گوێمان لێبوو لە بەرپرسانی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان حەوبەرد و دەبەرد و چەندین بەردیان بە دوای ئەم
ئیتفاقی استراتیژیا فڕەداوگای ئیتفاقی استراتیژی مەفعولی نەماوە دەبێت پیاچوونەوەی پێ بکرێ هیچی بە کەڵکی ئەم سەردەمەی ئێستا نەماوە بەڵام ئێستا برادەرانی یەکێتی بەڵێ ئێستا ماوە ڕێکەوتنامە استراتیژی ئاسەواری ماوە نەخێر ئیتفاقی استراتیژی دەبوو زووتر پارتی و یەکێتی پێداچوونەوەیان پێدا بکردایە پێش ئەوەی حوبەردەکەی بە دوافڕە بدەن بۆ ئەوەی نەگاتە ئەم بارودۆخەی ئێستا مابینی پارتی و یەکێتی ئەوەندە بەسادە سەیر بکرێ لەسەر پۆستێک لەسەر یەکێک لە پلە باڵاکان چی لە هەرێم بیان لە عێراق بێ ئیتر ئەبێ لە یەکترازان دروست ببێ و مابینی پارتی و یەکێتی تێک بچێ ئەگەر زووتر چەند ساڵێک پێشتر لە دای وەفاتی مام جەلال بە تایبەتی کە مشوری ئەو ئیتفاقی استراتیژیە بخورایە ئیمکانە ئێستا بارودۆخەکە بەم مۆسعی ئێستا نەگەیشتایە یان ئەوەندە بە سادەی بیر لە ئاستی بەرپرسیارەتی لە هەرێمی کوردستان نەکرایەتەوە و بەم نەوعێتە ئینفعال لە قسەکردن و لە کۆمەڵێک بڕیار دەرکردندا نەدرایە بۆیە من هیوادارم هەموو لایەکمان زیاتر ئەبێ مەسئولانە بیرکەینەوە ئەبێ مەسئولانە بچینە ناو قوڵایی بابەتەکان لەبەرەوەی مەسئولیەتی دەیان ساڵی خەباتی ئەم میلەتەمان لە ئەستۆیە بە هەزارەها قوربانیمان لە پێناوی ئەم دەستکەوتەوە ئەم ئەزموناداوە نابێ ئەوەندە بەسەرپێی بیر لە ئیتفاقی و پەیوەندیەکانی مابینی پارتی و یەکێتی بکەینەوە. کاک فازڵ بەڕێزت باس لەوە کرد کە پارتی بە قوڵی بیری کردوتەوە باشە نەئەکرا ئەوان بەڕاشکاوی لە کۆبوونەوەکان بە یەکێتی نیشتیمانی بڵێن کە ئەوان بۆ ئەم جارە پۆستی سەرۆک کۆماریان ئەوێت و بتوان بگەنە ڕێکەوتنێک دوزار ئەم ڕێکەوتنە بۆ خەڵک ئاشکرا بکەنەوە بەیەکەوە پاکێزێکیان هەبوایە کە خۆی بگرتە لە کۆمەڵێک ئیستحقاقی نەتەوەی خەڵکی کوردستان ئەگەر بە قوڵی بیرکردنەوەی یەکێتی ئێستا پارتی تۆمەتبارەکە بەوەی کە بەنهێنی چۆتە ناو ڕێکەوتنێکەوە ئێستا ئاشکرا بکە و ڕێکەوتنە هەیە بە تایبەتی لە تەشکیلەی سەرۆکایەتی ئەنجومەی نوێنەرانی عێراق. بە بڕوای من کاکەزانە ئەم جۆرە پەنابردن بۆم جۆرە قسانە بۆ پەردە پۆشکردنی نوێنەرەکانی یەکێتی یان وەفدەکانی یەکێتیە کە سەرکەوتوو نەبوون لە وتوێژەکانیان لەگەڵ کوترە سیاسیەکانی بەغدا ئەگینا پارتی من چەند ڕۆژی ڕابردوو لە کەناڵەکانی ڕاگەاندن ئیشارەتم پێکرد پارتی هیچ کۆبوونەوەیەک هیچ ئیتیفاقێکی ژێربەژێری لەگەڵ هیچ کام لە کوترە سیاسیەکانی بەغدا نەبووە بەڵام دەتوانم بڵێم وەفدەکەی پارتی کاراتر بووە و تموحی ئەوان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە یەکی گرتووە نەک لەگەڵ نەیەکێتی و نەکەسیتر یەکی نەگرتووە بۆیە ئەم ئیتیفاقیەکەش کە پارتی کردوێتی بۆ بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان کردوێتی پارتی بە دزی یەکێتیوە ئیتفاقی نەکردووە یەکێتی پێش پارتی چۆتە بەغدا بۆ توێژکردن لەگەڵ کوترە سیاسیەکانی بەغدا بۆیە کوترە سیاسیەکانی بەغدا زۆر ئەمەلیان بەڕێکەوتن لەگەڵ یەکێتی نەبووە چونکە سوقلی یەکێتیان عەدەدی کورسی یەکێتیان لە هەرێمی کوردستان زانیوە هاتوون و پارتیش بە هەمان شێوە خۆلایانی تر هەبووە لە بەغدا بچێ و توێژی لەگەڵا بکە بەڵام زۆر باشزانیوێتی کەوا سوقلی براوەی یەکەم ئەمڕۆ لە بەغدا سەدریەکانە لەگەڵ سونەکان پارتی چووە لەگەڵ ئەمانە ڕێکەوتنی کردووە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش توێژی لەگەڵ ئەمانە کردووە بەڵام ئەوان ئامادەی ڕێکەوتن لەگەڵ یەکێتی نەبوون لەگەڵ پارتی بوون ئیتر ئەمە ناکاتە ئەوەی پارتی ئیتفاقی ژێربەژێری کردبێ یان بەدزی یەکێتیوە ئیتفاقی کردبێ لەبەرەوەی من وەکو ئیشارەتم پێکرد هیچ شتێکی دەهێنی نەباوە تا پارتی ئەم کۆبوونەوانە بشارێتەوە کاک فازڵ بەڵام باز پێشچوونی بەڵێ کاک فازڵ باز لەوە کرێت کە تیاری سەدری بە شاندی پارتی و بە ڕەسی پارتی وتراوە کە ئەوان ئیتفاقیان لەگەڵ کورد کردووە و ئەبوو یەکێتیش لەناو ئیتفاقیە بووە تەنانەت بەڵام یەکێتی و پارتی لەناو خۆیان نەگەیشتون بە ڕێکەوتن پێتوانی ئەمە درزێک بێ ئەمە خەلەلێک بێ بۆ کۆی پرۆسی سیاسی لە عێراق و بۆ کورد بە تایبەتی بەڕاستینە هەرێکێتی و پارتی بە یەکگرتوو بە کۆمەڵ و بەنەوەی نوێشەوە جۆ لە برای خۆت بگرە بەڵە فەرموو پارتی و یەکێتی ئیتفاقی زۆر پاشیان هەبوو ئیتفاقیەکان مایەی دڵخۆشی بوون وەفدەکان بە یەکەوە چوون سەرۆکی وەفدەکە یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی کاک عیماد بوو کە چوونەتە بەغدا بۆ ڕێکەوتن لەگەڵ و توێژکردن لەگەڵ باقی کوتلەکانی عێراق بەڵام لە یەکەم هەنگاوی پرۆسەی هەڵبژاردننی نوێنەرەکانی کورد لە بەغدا برادرانی یەکێتی چوونە دەرەوە هۆڵی پەرلەمانیان و دەنگیان بربژێرەکەی پارتی کە بەڕێز کاک شاخەوان عەبدوڵا بوو بۆ جێگری سەرۆکی پەرلەمان ئەگەر دەنگیشیان بە سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی ئیتفاقیان لەگەڵانیە یان بە شیعەکان بە جێگری یەکەمی پەرلەمان نەدا دەنگیان بە جێگری دووەمی
پەرلەمانی عێراق بدایە کە نوێنەری پارتی وێکێتی بە یەک وەفد چوونەتە بەغدا ئیتیفاقی پارتی وێکێتی هەیە کاری پارتی وێکێتی بەبێ یەکتر نە لە کوردستان و نە لە بەغدا ناڕوە یعنی بەڕاستی برادەرانی یەکێتی بەداخەوە ئەڵێم یعنی بەبێ ئاوردانەوە لە ئاستی بەرپرسیارەتی تەعاملیان کرد یان ئاوریان لەو ئیتیفاقی مابینی پارتی وێکێتی نەدایەوە هەستیان بەو مەسئولیەتە نەکرد کە چەند قورچوگرانە لەسەر شانی پارتی وێکێتی لە ئەمڕۆی هەرێمی کوردستانە بە شێوەیەک نازانم یعنی پێم وایە بۆ خۆشیان ئێستاکێ دەنگێکی ناڕزایی لە شێوەی تەعاملکردن و تەسەڕفاتی برادەرانی یەکێتی لە یەکەم هەنگاوی هەڵبژاردننی نوێنەرانی کورد لە بەغدا نیشانیاندا. بەڵێ کاک فازڵ باز لەوە کرێ کە زانیارێکە من وەکو ڕۆژنامە نووسەمەکە ئەو ڕۆژەی کاشاندی هاوبەشی یەکێتی و پارتی بەیەکەوە ڕۆیشتونەتە لای سەدرەکان بە سەرۆکایەتی کاک عیمادووە ئامادەبوونی هۆشیار زێباری باز لەوە کراوتیانە ئێمە ڕێکەوتنمان هەیە ئێوە باسی تەوافقەکەن ئەم دوو شتە لە یەکتر دوورن ینی سەدرەکان ئەو کاتەیەکی هەستی بەوە کردووە کە اتفاقیەکی پێشوەختێ و دوجار ئێوارەکەی پارتیان ئاگادار کردوتەوە کە ئەوانە کشێنەوە لەو وەفدە هاوبەشە ئەمە تا چەند ڕاستەوە بۆ نەئەکرایان یەکێتی و پارتی ئەمە بە بەرپرسیارەتێکی گەورە سیرکەن و پێشتر لە ناو ماڵی خوانە ڕێکەون نەک بە تاکتیک لەگەڵ یەکا بڕۆن. من ئیشارەتم پێداکا کە زاناوە لە ئایندەیش زۆر بەباشی ئەم شێوەی ڕێکەوتنەی پارتی لەگەڵ کوتلەی سەدرەکان و لەگەڵ سونەکان بۆ ڕای گشتی و خەڵکی کوردستان زۆر باش ڕوو نەبێتەوە و من زۆر دڵنیام نوێنەرانی یەکێتی لە بەغدا زۆر باش بە ئیتفاقەکەی پارتی و یەکێتی ئەزانن بەڵام ئێستا دەری نابڕن یان نایڵێن زەختیان لەسەرەیان جورئەت بە خۆیان نادەن ئەوە ئیلاقی بە خۆیانەوە هەیە بۆ یەکان من پێشتر ئیشارەتم پێکرد هەم لە هەرێمی کوردستان ئەو تموحە هەبوو لەگەڵ براوەی یەکەمی بەغدا ئیتیفاق بکرێ هەم لە بەغدا ئەو تموحە هەبوو کە لەگەڵ براوەی یەکەمی هەرێمی کوردستان ئەو ئیتیفاقە بکرێ بەڵام ئیتیفاقیەکانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هەر کام لە کوتلە سیاسیەکانی بەغدا نەدش بە یەکێتی نەدش بە بەرژەوەندەکانی باڵای خەڵکی کوردستان نەبووە چونکە پارتی زۆر مەسئولانە لە ڕابردوو تەعاملی کردووە لە مەشە تەعاملەکە بەڵام برادەرانی یەکێتی نەوەسان نەبە دەرکەوتنی نەتایجی ئیتیفاقیەکە نەبە دەربڕینی هەڵوێستەکانی پارتی وەکشارەتم پێکرد لە یەکەم هەنگاو و لە یەکەم هەڵوێستا ماڵجایی خۆیانیان ئیعلان کرد. بەڵێ کاک فازڵ هەتا چەند ڕۆژێکیش پێش کاندیدبوونی فەرمی کاندیدی ئێستای پارتی بۆ سەرۆکی کۆمار خودی خۆی باسی لەوە کرد کە پارتی کاندیدی نابێ بۆ سەرۆک کۆمار لە 24 کاتژمێرە مەعادەلەکە گۆڕا پارتی بۆچی سوور بوو لەسەرەوەی داوای ئەو پۆستە بکە. کاکە زانە من ڕژا ئەەکەم با خۆڵە چاوی خەڵکی کوردستان و نەخۆشمان نەکەین پارتی لە پرۆسەی هەڵبژاردننی پێشووتری سەرۆک کۆمارەوە پارتی لەوە چێ ناڕازی بوو بێ بەرامبەر بە کەسانێک لە بەغدا سەرۆک کۆمار بن بەڵام برادەرانی یەکێتی بۆ ئاشتەوایی ناوماڵی خۆیان ئەم قوربانیان بە پەیوەندیەکانی پارتی و یەکێتیدا بە بێگەڕانەوە بۆ ئیتفاقی پارتی و یەکێتی و پارتی لە سەرەتاوە ئیعلانی کردووە لە پێش تۆمارکردنی بەربژێری خۆی بۆ بەغدا تۆماری کردووە ئەگەر ئەمر بێ ئێمە زەیتمان ئەبێ بۆ پۆستی سەرۆک کۆمار بەڵام برادەرانی یەکێتی وەکو ئیشارەتم پێکرد ئێمە ئەڵین دوو ڕێگا هەبوو یەکێتی بێ لەگەڵ ئێمە ڕێک بکەوێ یان گەڕانەوە بۆ ڕای خەڵکی کوردستان و نەتایجی هەڵبژاردنەکان یان تەوافقی سیاسی و دووقۆڵی مابینی پارتی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچیان ڕازی نەبوو لە یەکەم هەنگاوە لە کۆبوونەوەی نوێنەرانی بەغدا هاتە دەرەوە و دەنگی بە جێگرەکەی پارتی نەدا جەنابی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ دەبوو برادەرانی یەکێتی تێبگەیشتنایە ئێمە کە جێگری سەرۆکی پەرلەمانمان هەڵبژارد و دامان ناوە کەواتە سەرۆک کۆمارمان بۆ خەڵکی تر داناوە بەڵام یەکێتی هەردێ لەگەڵ ئەم بابەتە لەگەڵ ئەم قەناعەتەی پارتی لەگەڵ ئەم مرورەتەی پارتی ئینکاری دەکا پارتی حەقی خۆیەتی کە بێ بربژێری خۆی تەقدیم بکا و کار بۆ دەرچوونی بربژێرەکەی خۆشی بکات. بەڵێ کاک فازڵ ینی پارتی سوورە بێ لەسەر ئەوەی کە کاندیدی خۆی نەکشێنێتەوە و دوجار پێت وایە ئەم بابەتە ینی تەصفیح حساباتی نێوان هەردوو حزبی لێکەوێتەوە لە داهاتوودا لە هەرێمی کوردستان. ئێمە کاکە زانا هیچ تەصفیح حساباتێکمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان نییە و پارتی بە تەئکید هەتا ئەم لەحزەیە بربژێرەکەی جەنابی کاک
وشارزیێباریە و ئیشی مسەوگەرکردنی دەرچوونەکەشی بۆ کردووە بەڵام ئەبێ زۆر باشی حقیقەتە بزانین ئێمە یەکێتی کارمان هەر بە یەکەوە دەبێ هیوادارم بەو نەوع ئینفعالیە کار لەسەر لە مابەینی پارتی و یەکێتیدا نەکرێت لەبەرەوەی ئێمە مەسئولیەتمان لەسەرشانە مەسئولیەتی ئەم وڵاتەمان لەسەرشانە مەسئولیەتی ئەو هەموو قوربانیدانەی هەرێمی کوردستانمان لەسەرشانە نابێت لە یەک پۆستا مابەینی پارتی و یەکێتی وەکوەڵێ بەقلی شێتەوە و بگاتە حدێکەوە ئەو کاتە هەموو لایەکمان لی پەشیمان بین قابلی چارەسەرکردن نەبێ زۆر پرس و بابەتی ترماوە پارتی وەکێتی لەسەری ڕێبکەون زۆر تەبیعیە با ئیشی سەرۆک کۆمار بەڕێی خۆیەوە بچێ دوایی پارتی وەکێتی دانیشتنە و هەموو پۆستە باڵا چی لە بەغدا و چی لە هەرێمی کوردستانەیە پێم وایە هەیەە زۆر کاریگەرتر لە سەرۆک کۆماریش بەڵام ئەگەر یەکێتی هەر من پێم وایە کاکە زانا ئەوەی کە یەکێتی پێداگری لەسەر ئەکا بۆ کەمکردنەوەی مشاکلی ناوخۆی خۆیەتی نەک بۆ ئەوەی سەرۆک کۆمار بە حەقی خۆی بزانێ و زۆر باشیش دەزانێ سەرۆک کۆمار 16 ساڵە لای یەکێتیە من پێم وایە مشتە خێری بۆ خەڵکی کوردستان نەبووتەنا جگە بۆ شخصی سەرۆک کۆمارەکە یان بۆ لایەنی پەیوەندداری خۆی با ئەو چەند ساڵش پارتی بێ بزانین بەڵام کاک فازڵ پارتی لە سەرۆک کۆمارەتی عێراق بۆ گەلی کوردستان کاک فازڵ ئەم قسەیە مەسەلەن چەندی جارە لەیان لێرە و لەوێ بەڕێزی شتەیکەیتەوە بەڵام خودی بەڕێز نێچیروان بارزانی لە دیمانەیە کە ئەڵێت هەتاکو سەرۆک مامجەلال لە بەغدا بوو زامنی مافەکانی کورد لە هەرێمی کوردستانی شەبووە و هەمیشە پاڵپشتێکی گەورە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە ئامانگێکی گەورەی ئەومە قسەی خودی بەڕێز نێچیروان بارزانی لە ئەرشیفی تەلەڤیزیۆنەکانی پارتیشێ ینی بۆچی ئەم خیتابە گۆڕا بۆچی ئەم لێ دوانە دژی خیتابەکەی جێگیری سەرۆکی حەزبەکەتان مەسەلەن کاکە زانە ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان هیچ کاتێ دەرێغیمان لە پاڵپشتبوونی یەکێتی نەکردو بە تایبەتی لە پاش ئۆفاتی مامجەلال من لە جیاتی هەموو پارتی پێتان ئەڵێم کەسێکمان لە یەکێتی بۆ بێنن سوقلی مامجەلالی لە بەغدا هەبێ بە هەمومان پەنجەمۆریەکەین ئەو کەسە سەرۆکۆماری بەغدا بێ یەکێتی بۆ خۆی قایلە بەوەی کەوا هیچ کەسێکی تر ناتوانێت نەک لە بەغدا لە ناو یەکێتی جێگری بتوانێت جێنشینی مامجەلالیان تەواوکەری کارەکانی مامجەلال بێ لەبەرەوەی مامجەلال بوو کۆتایی بەو بەرپرسیارەتی هات لەگەڵ تەمەنی مامجەلال کە وەفاتی کردووە ئەو کەسانەی ترکە لە بەغدا بوون من پێشتر ئیشارەتم پێکرد بەتەعنای لەم خوانەخواستە کاکە سەرۆک کۆماری بەغدا یەکێتی نیشتیمانی کوردستان بووە پاسەوانەکانی گیریا و سەرنەگون کرا پێی هین نەکرا پێی ئازاد نەکرا ئەبێ ئەم سەرۆک کۆمارە چی دەستکەوتێکی بۆ خەڵکی کوردستان هەبێ و یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەباشی ئەم حقیقەتە دەبینێ و دەزانێ من نازانم بۆچی سا و هەموو شین و شەپۆڕە لەسەر بەدەستێنانی پۆستی سەرۆک کۆمار دەکات کاک فازڵ من ڕێکەوتنەکەم لەگەڵ بەڕێزت پێش بەرنامەوە بوو کە لە بەشێکی بەرنامەکە ئەگەر بمێنی تۆ خۆشحاڵە بین گوێ لە ڕاکانی کاک مەلاکەریمیش بگریت ئەگەر نا دوا سەرنج بۆ جەنابتەوە من سوپاس دەکەم ئەگەر ئەژمێنیتەوە من سوپاسی بەڕێستەکەم ئەگەر کاتی جەنابت ڕێگە دەدا وڵی من زۆر یعنی داوای لێبوردنەکە میوانیشم هەبوو بۆیەکان ئەم وەختم بە جەنابتاندا و حەزم نەکرد جوابی ئێوە بکەم کاک مەلاشکور ئازادە بۆ خۆی چۆن قسە دەکا و هیوادارم قسەکانی منیش دڵگرانی نەکرد بن بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز فازڵ بەشارەتی کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان کە لەولێرەوە لەگەڵ مابوو سوپاس بۆ بەڕێستە کاک مەلاکەریم ئەمە سەرنجەکانی کاک فازڵ بەشارەتی بوو کە پێی وایە ئێوە هەموو جوهدی خۆتان لە شخصێکدا کۆکردوەوە دوازار ڕێک ریزیتان تێکداوە تیمەکەی ئێوە کاران نەبووە نەیتوانیوە بگاتە ئەوەی کە لەگەڵ لایەنە براوەکان بگاتە ڕێکەوتنە ئەم ڕێکەوتنانە ڕێکەوتنی پێشوەختە بوون یاخود لەو ئانوساتە کراون کە شاندەکان لە بەغدا بوون بەڵێ زۆر سپاس تەبعاً من سەڵامەیە بۆ کاک فازڵیش خۆزگە بمایەتەوە بۆەوەی گوێی لە ڕای ئێمەش باە لەسەر گۆڕانکاریەکان ئێمە بە قۆناغێکی هەستیارە تێپەڕین علاقەی ئێمە و پارتی بە قۆناغێکی هەستیارە تێپەڕێ لە ڕابردووە ئێمە پێکەوە حکمی ئەم وڵاتەمان کردووە وی سەرش پێویستیمان بە یەکتریەوە لەوانەیە نەتوانین ژوازدە یەکتری بێنین ئەگەر لە بەغا نەبێت لە کورسانیش بەڵام بەڕاستی من ئاگای بەشێک لە وردەکاری بەشێکی باش لە وردەکاری ئەو وەفدەم کە چووە بەغا و دانوسانەکان چۆن بوو جاری یەک من پێشەوەی بچمە سەرەوانە بە وردی قسەی لەسەر بکەم ئێمە بێئەمەل نەبووینە لە پۆستی سەرۆک کۆمار و ئێمە استحقاقی خۆمانەوە هەنگاوی زۆر باشمانتیانەوە و ئەمەلی زۆر باشمانەیە بۆی پۆستی سەرۆک کۆمار بەدەستبێنین حەقی خۆشمانە دیفاعیشی لێکەین بە هەموو توانای خۆمان دیفاع لەواکەین و سەبارەت بەو وەفدەی ئێمە کە چووە بەغا هەموو خەڵکی کورسان هەموو ئاگادارە
ئێمە بە یەک تیم چوین بە یەک تیمی گفت و گۆ چوینە بەغا بۆتان باسەکەم بۆ هەڵۆشایەوە بە یەک تیم چوین و جێگای دڵخۆشی هەموو خەڵکی کوردستان بوو و خەڵک چاوەڕوانی ئەوەیە کردووە هەر بەوەش ئێمە دەستکەوتەکان بەدەستدێن منە قسانەی کەی گێڕمەوە ئەمە قسەی سەرۆکی وەفدەکەیە کە کاگعیماد بوو ئەڵێ تا شەوی پێش ینی یەک ڕۆژ پێش دەنگدانی پەرلەمان لەسەر پۆستی سەرۆک و جێگرەکان ئەڵێ شەوی درەنگ ئێمە لەگەڵ کاگۆشیار و برادران کۆبووینەوە ئەخیرەن ئەڵێ شەوەکەی ئەخیری کاگۆشیار و توێتی ئێمە وا چوینە لەگەڵ هەموو لایەنەکان وەکو تیمی کوردی قسە بکەین ئەڵێ کە چوینە شەوەکەی وتی ئێمە شتێکمان هەیە لەگەڵ سەدریەکان وای وتووە وتی ئێمە شتێکمان هەیە لەگەڵ سەدریەکان تەفاومێکمان هەیە بەڵام نەگەیشتوتە ئەوەی کە ئێمە ئیمزای لەسەر بکەین هەر بەو نەسە ئەڵێ کاگعیماد دەڵێ بەیانی چوین لە ناو سیارەکە وەرەقەکەیان پیشان ئێمەدا کە بۆ لای هینەچین بۆ لای سەدرەکانیش ناو سیارەکە ئەڵێ کاک خالیشوانی سەیرە هینەکەی کرد ئەو ڕەشنووسەی کە ئەوان نووسیوانە وتی وەڵای ئەمە هیچی تیان نییە وتی ئێمە ئەمەمانە هەیە بۆ ئەوی ئاگدار بن ئەڵێ ناو سیارەکە کاک خالیشوانی تەماشای وەرەقەکەی کرد ئەوەی کە ئەوان لەگەڵ سەدرەکانە هەیەە کاگعیماد دەڵێ کە چوینە ئەوێ دەستمان کردە قسەکردن من بۆ اعتیبارێ من ڕێزی وەفدەکەم من قسەم کردوتم ئێمە هاتوین و ئێمە ئەمانەوێت بە یەک مەسافە لەگەڵ ناوماڵی شیعە بۆستین و جیاوازی ناکەین لە نێوان کەستانە ئەڵێ ڕێز وەفدەکەی سەدرەکان زۆر تووڕە بوو معلوماتەکەی من دروست بووی کە پرسیڵێ بەڵێ ئەڵێ وتێتی من تێناگەم لەمە من تێناگەم ئێمە اتفاقمان لەگەڵ ئێوە هەیە ئێمە بۆ ئەوە نەهاتوین ئێوە بۆ لەگەڵ ئێوە بۆ دانەنشتوین بڵێن ئێوە بە یەک مەسافە یا جیاوازی ناکەن یا ناتانێت بنە بەشێک لە کێشەی نێوماڵی شیعە ئەڵێ زۆر تووڕە بوو لەو قسەی کە ئێمە کردمان وتی من ئێمە وا ئیتفاقمان نەکردو ئێمە وا ئیتفاقمان کە ئێدیان لەگەڵمانە ئەوەی کە هەیە ئیمزای لەسەرەکەین و لەگەڵ ئێمە بن کاگعیماد دەڵێ من وتم ناوان نییە ئێمە وەکو یەکێتی ئاگامان لەمەیە نەبینە بەشێک لەم ڕێکەوتنشکە هەیە ئەڵێ دوایی دەرچوین لەگەڵ کاک هۆشیار و لەگەڵ برادرانە قسەم کرد وتم کاکە بۆ ئێمە احراجەکەن ئێمە لە ڕاستیە لەگەڵ ئەو ئیتفاقیە نین و ئێمە نبینە بەشێک لەم ئیتفاقیە ئەڵێ ئەخیرەن لە دوایە سەدرەکان داوایان لێمانکەوتیان ئەگەر ئێوەش دێن بێن بەشێک من لەم ئیتفاقیە بۆی ئەوەی کە ئیستحقاقی خۆتانە وەکو کورد ئێمە بینەوانەیەک لا بکەینەوە ئەڵێ ئێمە وتمان نا ئێمە وا ڕێک نەکەوتون و ئێمە بڕیارمانداوە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان نبینە بەشێک لە کێشەی ناوماڵی شیعە باش بۆیە ئەمە مەجای شتەکانە و دوایی دووشەوی دووەم شەوانی درەنگ برادرانی پارتی چوون بۆ دەنگتان نەدا بە جێگری دومی کە کووردە و کاندیدی پارتیە ئەوە ئێمە بۆ کە جێگری دۆ ماڵ بژار کەواتە سەر و کۆمارمان بۆ یەکێتی جێشتوە بۆ دەنگتان پێ نەدا ئێمە نەچوینە ژوورەوە لە ڕاستیا کە هاتیە دەرەوە نەچوینە ژوورە بۆ و بڕیارماندانە چینە ژوورەوە بۆ دەنگدان لەسەر هیچ کام لە پۆستەکان یا جیاوازی ناکەین لەبین پۆستێک و پۆستی هەرچەنەوە پۆستێکی کوردیە پێشمان خۆش بوو کە کوردی لەوێ بێ بەڵام لەگەڵەوە شایمە بڕیارماندا هاتیە دەرەوە دوایی کە بچینە ژوورەوە جارێکتر باش ینی منطقنی ئەمە بچینە ژوورەوە بۆ دەنگدان لەسەر کاک مەلاکەریم کاک فازڵ دەڵێت سنگ و قورسایی یەکێتی بای ئەوە نییە کە لایەنەکانی تر لەگەڵ اتفاقی بکەن و بەڕاستیش پارتی سوێ کورسی هەژدە کورسیتانە ینی ئەم قسەی حقیقەتی تێدانی مەسەل مافیەوانی بۆ خۆیان کاندیدیان هەبێت سوێ کورسیان هەیە باشەوان سیوە کورسیانەیە یەکێتی ڕقمێکی قورسە و ئێمەش بای خۆمان ئیستحقاقی انتخابیمانەیە بەڵام ئەی ئیتفاقی ئێمە کوا لەگەڵ ئەوانە ئەی ئەو هەموو پۆستەی کە لە هەرێمی کورسانەیە ئێمە چۆن ڕێکەوتون یعنی ئەو بۆتە عرف لە ڕابردووە لە ڕاستیە بۆتە عرف کە پۆستی سەرۆک کۆمار بۆتە عرفی دەستوری پۆستی سەرۆک کۆمار بۆ کورد بێ لە ناو کورسا بۆ یەکێتی نیشتمانی کوردستان بێ ئەوە سەرۆکی هەرێم بۆ ئەوانە ئەوە سەرۆکی حکوومەت بۆ ئەوانە ئەوە جێگیری سەرۆکی پەرلەمان بۆ ئەوانە لە کورسانە ینی بەڕاستی ئەمە ڕنگدانەوەی خراپیە بێ ڕنگدانەوەی خراپی لەسەر ڕێکەوتنی نێوان یەکێتی و پارتی یا عیلاقەی نێوانی ئەگەر بڵێن ڕێکەوتنی استراتیژیش نەماوە یانی هەندێ برادرانی پارتی هەندێک جار ئاماژەیان بۆ کردەوە کە ئەو ڕێکەوتنە نەماوە بەڵام ئەو ڕێکەوتنە نەمابێت ینی بەڕاستی چۆن عێراق بە تەوافقە چێتە ڕێوە کورسانیش بە عیلاقاتی نێوان یەکێتی و پارتیە چێتە ڕێوە هەر کاتێک بتەوێ عیلاقەی ئەو عیلاقەی لە بەغاتێک دەی ئەبێت چاوەڕێ ئەو کە ئەو عیلاقەی لە کورسانی شتێک بچێ ئەمە زەرمەندی یەکەم پەیامی ئێوەیە بۆ پارتی بەڵێ کە ئێمە لەوێ عیلاقەمان تێکەچێت لە بەغا کە ئیستحقاقی خۆمانە بەڕاستی ڕنگدانەوەی لەسەر کورسانی شەبێ و ئەوان مەسئولن بەرامبەر ئەوە ئێمە نیمان ئەو یەک ریزێمان تێکداوە
ئەوە ئێمەین لەسەر ئەو اتفاقی کە کردمان و لەسەرەوەی کە وەفدی ئێمە پێکەوە چوینە بەغا بۆ لە کوردستانەوە پێکەوە چوینە بەغا. بۆچی ئێوە نەتاتوانی لەگەڵ پارتیا پێشڕۆخت بگەنە وەرەقەیەکی هاوبەش وەرەقەکانی دەستی پارتی بزانن ئێوە مێژوویی هاوبەش جوگرافیایکی هاوبەش ئابوووریەکی هاوبەشتان هەیە ئەوان بەردەوام مەسەڵەن ئەگەر اتفاقی پێشڕۆختیانە بۆ بۆچی وەرەقەکە وەفدی ئێمە پێشتر طبعاً کۆبنەوەیەک هەبوو لە هەولێر دوایی بڕیار لەسەرەوە درا هاتنە قەڵات چۆلان و قسە لەسەرەوە کرا کە چەند جەیەک تەشکیل بکرێ بۆ پەیوەندیەکانی نێوان یەکێتی هەم لە کورسان هەم لە بەغا و لجنەیەکیش تەنانەت بۆ ئەو پەیوەندی کە لە فترەی ڕابردووە لە نێوان کاک مەسرور کاقوبادا تا ڕادە یەکتێک چوو قسەش لەسەر ئەوە کرا بووە قسە لەسەرەوە کرا بووکە تیمێکیش بچێتە بەغا پێکەوە ئێمەوە ئیتفاقمان کردو لەگەڵ برادرانی پارتیانی دانیشتەکان وابوو کۆبنەوەکان وابوو کە هەموو پێکەوە بین و سەرجەم کێشەکانی نێوان ئێمە ئەوان 5 لجنە تشکیل بکرێ ئەو 5 لجنەیە یەکێک لەوەیە 5 تیم تشکیل بکرێت کە لەوانە ئەو بوو کە چووە بەغا و وعد وابوو ئێمە بە یەک تیم هەمومان پێکەوە لە سادەیی و ساویلکەی یەکێتی بوو کە نەیزانی پێشوەختە ئەو قەرارە هەیە یاخود ئەتانزانی و بڕواتان پێینە بەڵێ ئێمە ئەمانزانی بەڵام برادرانی پارتی بەردەوام ئەویان ڕەتە کردەوە کە هیچ ئیتفاقییان هەیە هیچ ئیتفاقییان بۆر کرد بێ هیچ ئیتفاقییان نەبێ تاوشەوەی کە کاگۆشیار وە برادرانی وتووە ئێمە شتێکمان هەیە ینی ڕێککەوتنیش نەوتی ئێمە وەرەقەیەکمان هەیە لەگەڵ ئەوانە ینی کە چوونە ئەوێش بەڕاستی وا قسە کرابوو کە ئێمە یەک تیمین و پێکەوە قسە ئەەکەین تا ئەوەی سەدرەکان تووڕەبوو لەوەی کە تێگەیشت بوو کە وەزعەکە وایە بۆیە بەو شێوەیە کافازڵ ئەڵێ مەسەلەن هەر پارتیش پێی وایە بۆچی یەکێتی ئاوا ئینفعالی کردو بۆیشی ئیشێتی بۆچی ئاوا تۆر بەڕاستی بۆچی ئاوا نیگەرانن لەوەی کە پارتی کاندیدی هەیە بۆ پۆستی سەرۆک کۆمار مەسەلەن ئاها مەسەلەن بەرامبەر پارتی تەنانەت مەسەلەن بڕیارێک درراوە کە وەکو کاکفازڵ زۆر پێی نیگەران بۆچی ئێوە بۆتانە لە ئەعلامی پارتی مەسەلەن ئەوە شتی حیزبی خۆمانە هیچ پەیوەندی بەو وەزعانەوە نیە شتی حیزبی حیزب بۆ خۆی سەرپشکەلەوەی چۆن تعاملەکە چی بڕارێکەدا چۆن تعامل لەگەڵ ئەندامەکان و کادرەکانی خۆیەکە ئەم بابەتێکە بەڵام ئێمە ئینفعالمان نەکردو بۆچی ئینفعالمان کردووە هیچ پێویست ناکە ئینفعال بکەین ئێمە هەوڵی جددی خۆمانە دەین تیمی خۆمان هەیە و ئێمە لە ڕاستیە پارتی کە دێت ئەوێت پۆستی سەر و کۆماریش یان لە دوای نەمانی مام جەلال پۆشتی سەر و کۆمار بە خۆی دەستە بەرکە بەڕاستی ئەوە شکانی ئیرادەیەکێتیە یعنی ئێمە جارێکتر بین لەوێ کەوان بە ئێمەیان نەوتووە ئێمە ئیتفاقمان نەکردووە لەسەرەوە بین لە بەغا بە دوای ئەوان بڕۆین بۆ ئیتفاقیە ئێمە باوەڕمان وانە بووە و کە دێت ئەوە فەرزەکە ئەوە شکاندنی ئیرادەیەکێتیە بۆ ئێمە شەڕی ئیرادەی خۆمانەکەین و ئێمە لەسەرەوەی کە بڕیارمانداوەکو یەکێتی جوودی خۆمانەکەین و هەموو توانای خۆمانەخەی نەگەڕبەوەی پۆستی سەر و کۆمار بەدەستبێنین کە پۆستی سەر و کۆمار ئێمە بەچی ئەتوان ئەگەر سەدر و حەلبوسی و پارتی بێکەوە و سیویە کورسیە و ئەنی ژمارەی کورسەکانیان دیار مەسەلەن حەلبوسی 200 دەنجێنە زاملی 182 شاخوان عەبدوڵڵا 180 دەنجێنی تقریبا لە ڕووی قانونیەوە ئەمە لە ڕووی منطقەوە لە ڕووی قانونیەوە بۆ سەر و کۆمار ئەم پرۆسەیە چۆنی ئەکرێ مەسەلەن لە ڕووی قانونیەوە بۆ سەر و کۆمار لە ڕاستیە لە مادەی هەفتای دەستوری عێراقی ساڵی 2005 هاتووە ئەبێ بڵێن بەرگەی یەکەم ئەڵێ ئەبێت سەر و کۆمار هەڵبژێرێت لە نێوان ئەوانەی کە خۆیانیان کاندید کردووە بە دوو لە سەرسیەی دەنگی ئەندامەکانی دوو لە سەرسیەی دەنگی ئەندامەکانی 220 دوو لە سەرسیەی دەنگی ئەندامەکانی پەرلەمانی عێراق ئەڵێ بە دوو لە سەرسی دەنگی ئەندامەکانی یعنی تاکی دەکاتەوە دوو لە سەرسی دەنگی ئەندامەکانی ناڵێ ئەندامەکانی ئەوانەی کە ئامادە بن ناو هۆڵی پەرلەمانە دوو لە سەرسیەی دەنگی ئەندامەکانی چونکە لە پێشەوە باس پەرلەمانەکە دوای ئەڵێ بە دوو لە سەرسی دەنگی ئەندامەکانی یعنی دوو لە سەرسی دەنگی ئەندامەکانی پەرلەمان ئەمە لەگەڕ ڕێکەمە بەڵام ئەگەر لەگەڕ ڕێکەمە دەرنەچوو لە گەڕی دووەمە بە زۆری نەدەرەچێت بە زۆری نەدەرەچێ بەڵام ئەگەر دوو لە سەرسی ئامادە نەبێت کە 220 ئەندامە گڕی دووەم خوری دووەم یا بڵێن هەڵبژاردین دووەم کە لێ نێوان هەردوو بڵێن زۆرترین دەنگی یەکەم و دووەمە ئەکرێت جێبەجێ نابێت ناچێتە ینی ئەو هەڵبژاردنە ناکرێت لەبەرەوەی لە گڕیەکەم ئەگەر بڵێن 222 ئەندام ئامادە نەبوو نیسابی قانونی ئامادە نابێ ئەمە دوو لە سەرسیە و دوو لە سەرسیە بۆ تاکید کراوەتەوە دوو لە سەرسیە ئەمە گرنگی پۆستی سەرۆکی کۆمار دەرەخات ئێستا پێتان وانییە کە سەدر و حەلبوسی و پارتی 220
دەنگەکەی بەدەستێنا و کۆیان کردوتەوە ناتوان 220 دەنگەکە کۆ بکەنەوە و ئاسان نییە تا ڕادەیە ئەوە زەحمەتە باش یەکێتی پارتی بە بەردەوامی و خۆمانەکەین باشە پارتی بەردەوام بە مەسەرەن زۆر بە ینی متمانەوە ئەڵێمە کاندیدەکەمان دەرچۆ پێویستەیەکی لێستەوە پیرۆزباییمان لێ بکڵێ ئەوەی ئەوانە چیوە دی ئێوە بۆچی ینی لەگەڵ مەسەلەن لەگەڵ چێە لە نقطەی قووەتان ئێمە من پێویست ناکە متمانیان لەکوێوە دێ لەکوێوە ئەوان متمانیانەوەیە کە ئەو هاوپەیمانیە هەیە لەگەڵ حەلبوسی و لەگەڵ سەدرەکان هاوپەیمانیان هەیە حەقی خۆیانەوە قسەی خۆیان بکەن بەڵام ئێمەش بۆ خۆمان حیزبین و ئێمە عیلاقاتمان هەیە و ئێمە لە دوای پرۆسەی ئازادی تەنانەت پێش پرۆسەی ئازادیش ئێمە لەگەڵ معارەزەی عێراقیە تا ئێستا ئەوەی کە سەرۆک مامجەلال لە ڕابردووە دروست کرد تا ئێستش بەشێک لەو عیلاقەیە ئێمە و خەریکین ئەوە فترەیەکە ئەو عیلاقەیە جارێتتر زینیوەکەینەوە و پەرە بۆ عیلاقەیە دەین و ئێمەش بۆ خۆمان ساحی خۆمانەیە ئیشتیا بکەین یعنی توانای خۆمانەیە و ئەنواع ڕێگا مەدای ساحەکەتان بەرفراوانە بای ئەوە بێ بتمانەتان هەبێت کە نزیک ببنەوە لە پرۆسە بەڵێ متمانەمان هەیە و وەکو کاک فازڵ ئەڵێ بێ ئەمەل ئێمە هیچ بێ ئەمەل نین و وەزعمان باشە و متمانەمان هەیە و ئەتوانین هەنگاوی خۆمان بنین و بەردەوامی لە کارکردن بە هەموو ڕێگاکان بۆ ئەوەی بتوانین بە ڕێگای شەرعی بۆ ئەوەی بتوانین پۆستی سەرۆکۆمار کە بە ئیستحقاقی خۆمان ێزانین بۆی بتوانین بەدەستی بێنین ئێوە لە چیا گلەیتان لە پارتی لەوەی کە بەردەوام باسی یەک ڕیزیەکەن ینی ئەوان ئەڵێن ئێمە بە زۆرینە چونێتە ناو ئیتیفاقیەکەوە بۆچی یەک ڕیزی تێکدان ئێمە بڕیار بوو پێکەوە بچینە بەغا و بڕیار بوو پێکەوە لەسەر پۆستەکانی بەغا و نەکەر ئێمە لایەنەکانی تریش حیزب و لایەنە سیاسیەکانی تریش ینی تەنها ئەوەی لە کورسانە یا ئەوەی کوردای حزبی کوردیە تەنها ئێمە نین تەنها ئێمە و پارتی نین حیزب و لایەنە سیاسیەکانی تریش حەق هەمومان پێکەوە دابنیشتانەوە بڕیارمان لەسەر ئەوانە بدایە ئێمە کە پارتی دێت کاندیدی خۆی بۆ پۆستی سەر دەمێکش ینی پێش هەڵبژاردنەکەش خۆ قسە لەسەرەوە بوو پارتی کاندیدی هەبێ بۆ پۆستی سەرۆکۆمار و قسە لەسەرەوەشە بوو پارتی لەگەڵ سەدرریەکان و لەگەڵ حەلبوسی چەندین دانیشتنیانە بۆ لە مانگی نۆدا لە پێش هەڵبژاردن و لە دوای هەڵبژاردنیش کە ڕقەمەکان دەرکەوت ئەوە هەبووە ئەوە نییە بڵێ ئێمە نەیزانین وەفدەکە ئێمەش لە گفتوگۆکانە بەردەوام تاکیدی کردوێتەوە لەسەرەوەی کە ئێوە ئیتفاقیتانەیە بەردەوام ئەویانە ڕەت کردوێتە کە ئیتفاقیان نییە و پێکەوە چنە بەغا بۆ ئەوەی پێکەوە بتوانین ئەوەی پێویستە بیکەین باشە کەواتە ئێستا یەکێتی ئەگەر بێت و پارتی سوور بێ لەسەرەوە ئیتفاقیەکە گەیشتەوە ئاستی توانی لە ناو پەرلەمان و ئەنجومەی نوێنەرانە کاندیدەکەی خۆی سەر بخات جەماوەری یەکێتی ئەڵێ یەکێتی چی ئەکات یعنی یاتوانێت چی بکات مثلا پەیامی ئێوە بوو پێیامتان داوە بە پارتی کە ئێوە ئەگەر ئەو بەدەستێنن چیەکەن مثلا جیستان بۆ نامێنێتەوە سەرۆکۆمار لای پارتیە بێ جێگری سەرۆکی ئەنجومەی نوێنەران لای پارتیە بە سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت چەند قایمقام و مدیرناحەیەک مثلا بەڵێ من نامەوێت پێش حەدەسەکان بکەوین وەکوتم ئێمە حزبێکی سیاسی گەورەین و قاعدەی جەماوەری خۆمان هەیە و چەندین ساڵە بابەشی لەگەڵ پارتیا حکومی ئەم وڵاتاکەین و قوربانی زۆر گەورەمان داوە قسەی خۆمانە بێ بەڵام ئەو قسانە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی دانشێوە دوا بڕیار ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی لەسەر شتەکانەیدا بۆیە ئەو قسانش هەڵەگرین بۆ دوای هەڵبژاردننی پۆستی سەرۆکۆمار چکە ئێمە بێ ئەمەل نین لە پۆستی سەرۆکۆمار و ئەمەلمان زۆرە ومێدمان زۆرە هەناوی باشمان ناوە بە تەمای ئەوەین کە شتێک بە شتێ بکەین و هەندێک جاریش لە عێراق وایە هەندێک جار لە سعاتەکانی ئەخیرا لە ڕۆژەکانی ئەخیرا شتەکان گۆڕانکاری بەسەرادیە حەز ناکەین ینی من پێم خۆش نییە ئێمە قسە سنجیەتی نیشتیمانی کوردستان لە چوارچەوەی عێراقا بایەوە کە بتوانێت مفاجعە دروستکات ئەتوانێ وەکوتم یەکێتی حزبێکی گەورەیە و قورساییەکی باشە لە بەغا و بای ئەوە هەیە ئێستا نازانم ئەمڕۆ تیمەکە گەڕابێتەوە تا ئەمڕۆ لە بەغا بوونە و لە گفتوگۆوە نابوونە لەگەڵ لایەنەکان پەرلەمانتارەکان بەڕێزە ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراقی مەلاکەری مەسەلەن چی ئەڵێن لەسەر کاندیدوی مەسەلەن ئەو بەڕێزەی کە کاندیدی پارتی دموکراتی کوردستانە مەسەلەن پێشتر لە وەزیری دارایی بوو بانگێش کرا و دواتر بتوانانی لێوەرگیراوەتەوە کێشەکە یەکێ لە کێشەکان ئەوەیە ینی ئەو بەڕێزە متمانەی لێوەرگیراوەتەوە لە پەرلەمانی عێراقی و ئێستا تەنانەت هەندێک لە پەرلەمانتارە عەرەبیەکانیش قسە لەسەرەواگەن کاڵێن بەڕاستی ئەمە بۆ سوکایەتیە بۆ ئەندام پەرلەمانەکانیش کە سوێنیان خواردووە یەک پارچەی خاکی عێراق بپارێزن و سوێنیان خواردووە لەسەرەوەی کە ئەڵێن تا ڕادەیەک ئەڵێن دەنگدان
بەو کەسە دەنگدانی ئەو سوێندا ئەکەوێت کە سوێنیان پێی خواردووە بیپارێزە چکە ئەبینین خۆمان ئەمە تەنها لای پەرلەمانتارەکانی تاڕی تەنسیقی یاخود لەسەر بەخۆکان و لە جەماعەتی سەدری شاوە بیندرێ لە شارعی شاوە بڵاو بۆ بینیمان هەندێک خۆپیشاندان و ئەوان پارتی وتیوانە ئەندامی یەکێتی نا هەمووی ئەندامی یەکێتی نییە خۆ دیارە وازەحەوە هەموو ئەندامی یەکێتی نییە و لەناو بڵین لایەنەکانی تر و کوتلەکانی تریشە ئەو حاڵەتە هەیە و دیارە و لەناو سەدرریەکان ئەم قسێ هەیە من لەگەڵ سەدرەکان ئەو عیلاقەیەم نییە لە ڕاستە ئەو نێوانە زچکێمە خۆتان نەزانێمە تازە چوینەتە بەغا هێشتا و عیلاقەیەمان دروست نەکردووە بەڵام تیمەکان لەوێ ئەندام پەرلەمانە کۆنەکان ئەوانەی کە شارەزاییان هەیە گەشتبینن بەوەی کە ئێمە بتوانین شتێک بکەین گەشتبین پرسێکی ترکەیەتی پارتی یەکێتی پێتۆمەتبارەکاوەیە ئێوە بە یازی شیعەکان یان لە پێناو تێک نەچوونی نێوماڵی شیعە نێوماڵی کوردیتان تێکداوە ئێوە لە پێناو ئەوەتان کردو؟ نا ئەوە بەعکسۆیە لە ڕاستە ئێمە لەگەڵ کەس نەبووین و لەگەڵ کەس ئیتیفاقیمان نەکردووە ئەو برادرانی پارتی دیارە لەگەڵ سەدرەکان و لەگەڵ دوای ئەوەی ئێمە پێکەوە بووین ئەوان لەگەڵ سەدرەکان و لەگەڵ جەماعەتی حەلبوسی و ئیتیفاقیان کرد بەڵام ئێمە ئیتیفاقیمان لەگەڵ کەس نەکردووە و زۆر ڕوونەکە ئیتیفاقیمان لەگەڵ تەنانەت ئیتاری تەنسیقی وانشە مە لەگەڵ هەمووشیانە عیلاقەمان خۆشە هاتوشۆش هەیە پەیوەندیش هەیە و ئەو چەند ڕۆژەی کە لە بەغا بووین دانیشتنیش هەبووە پەیوەندیش هەبووە ئێوە بە تەواوی مقاتعی سەدر و حەلبوستان کردووە خود لە دانیشتنان نەخێر ئێمە مقاتعیانمان نەکردووە و لە دانیشتنیش لەگەڵیانە و ئەوە سەرۆکی پەرلەمانە ئەوە شاردو جێگرەکەیە بەڵام ئێمە ئەوە عیلاقاتی خۆمانە لەگەڵ ئەوانە قەت مقاتعی ناکەین چی پێویستەکە سەرۆکی پەرلەمان تا 4 ساڵی تر وە دوو جێگری سەرۆکی پەرلەمان تا 4 ساڵی ترە بەڵام ئەوە سیاسەتی خۆمانە ئێمە کە ناچین دەیان پێنادەین ئەوە ئێمە حەقی خۆمانە و ئێمە شتەکان وا ئەبینین و ئێمە نەبووینەتە بەشێک لە کێشەی نێو ماڵی شیعە تەنان دەگەر گوێت لێبێ دوێنێ هادی عامری ینی تا ڕادەیە بە هەڕەشەوە قسەیە کرد ئەویت بەشێک لە کورد وە بەشێک یا سونە هەمووی بوونەتە کێشە تەنانەت کەلیمەی موامەرەی بەکارێنا ینی من ئەمە بڵێن بە هینی تازەیە بینم بە شتێک لە تەسریحی تازە و ئەوە بە خیتابێت تازەی سیاسی ئیتاری تەنسیقی وانەیە بینم دوو ڕۆژە هادی عامری وا قساکە دوو ڕۆژە زۆر تور قساکە پێشتر هادی عامری وانە بوو پێشترە چۆلای لەگەڵ سەدرریەکان من لەوە تێناگەم بەڵام لەوە تێگەم کە زۆر بە تونی قساکە نابێ ئەمەلی بۆشی بێ ئەمەلاوان داوایان لێ کرد لەگەڵیانە بچێت بۆ بچێتە چوارچێوەی ئەو ڕێککەوتنەی کە هەیەوە هەمومان بینیمان یعنی مقتەدا سەدر تەنها بڵین مالیکی قبول نەکرد بچێتە چوارچێوەی ئەو ڕێککەوتنەی کە هەیە ئەگەری تاڕی تەنسیقی بچێتە مەسەلەن بە قبوڵی مالیکیش بکە یەکێتی ئەچێتە ئێمە ناچینە هیچ تایسە بڕیارمان تایسە هیچ بڕیارێکمان نەداوە ئێمە ناچینە ئەوەی کە چۆن لە سەرتاوە ئیرادەی خۆمانمان پرسیارشتر هەیە بە سەرما تێنەپەڕێت چەندین جار مەسەلەن توانە سەرۆک کۆمار هیچ خێری بۆ کورد نەبووت ئێستاش کاک فازڵی ژووتی هەر بەڕاستی کە خێری نەبوو بۆ کورد ئێوە بۆ چی ناوماڵی کوردی لەسەر تێکەدەن بۆ خێری نەبوو بۆ کورد ئێمە لە کاتی جەنابی مانجاسە یعنی کەسایەتی دەوری هەیە جەنابی مام جەلال بینیمان چی دەورێکی هەبوو لە کاتی خۆیان بەڵام دوای ئەوەش ئەوانی تریش من ئەو قسەیان پێ ناخۆشە لە ڕاستە بڵێن تەنها بۆ شخصەکەیە تەنها شخصەکە سوود دەبینێتەوە ئەویان وان نییە لە ڕاستە و سەرۆک کۆمار بۆ خۆی هەم حامی دەستورە هەم یەک پارچەی خاکی عێراقە و هەم بۆ کورتیش بۆ خۆی لە ڕاستە ئەهمیەتی زۆر گەورەی هەیە ئەگەر ئەو هەمیەتە گەورەی نەبێت لە دەستوری عێراقا ینی چەند شتێکی کەم هەیە بە دوو لە سەرسی یەک لا بێتەوە ینی لەوانەیە کە هەیە ئەگەر لە بیرم بێ محکەمەی ئیتیحادی دەنگدان لەسەر محکەمەی ئیتیحادی بە دوو لە سەرسی دەنگەکان یەک لا بێتەوە مەجلیسی ئیتیحاد کە تا ئێستا بەشێکە لە سڵتەی تەشریعی و دروست نەبووە بە دوو لە سەرسی یەک لا بێتەوە سەرۆکی کۆمار لە عێراقا بە دوو لە سەرسی دەنگەکان یەک لا بێتەوە ئەمە ئەهمیەتی سەرۆک کۆمارە جگە لەو واجبانەی کە لەسەر مەلاکەری مەسەلەن بە ڕێزت باسی دانیشتەکەی دەباشانت کرد کە لەگەڵ نێوانی مەکتەب سیاسی پێچێتی و پارتی کراوە بازلەوە کرا کە حتەنانەت نێوانی بەڕێز کاقوباد و سەرۆکی حکوومەتیش تا ڕادێک نیگەرانی لێکەوتۆتەوە و بەتوندی جێگری سەرۆکی حکوومەت ڕوبەڕووی کۆمەڵێک بڕیار بۆتەوە کەواتە نێوانی ئێوە پارتی تقریبا نزیک بۆتەوە لە مریشکە ڕەشە پێتوانی ئەمە زەمینە سازی بۆ کرابوو کە ئێوە ناتوانن بێک ڕزی بستنە بەغدا ینی بەداخەوە ئێمە بەردەوام قسەمان لەسەرەوە کردووە ئەبێ بە یەکڕزی بچینە بەغا و بەردەوام قسەمان لەسەرەوە کردووە با منش یەک شتێکەی لە بیرم نەچێت لە ڕاستیە مەبدەئی تەوافق
ئێمە خەریکە مەبدەئی تەوافق لە عێراق تێکە چیە عێراق وڵاتێکە لەسەر مەبدەئی تەوافق بنیاد نراوە بۆیە ئەو مەبدەئی تەوافقەت تێک بچێ ئەم خولی پەرلەمانیشە بچێ دوای ئەوە ئێمە دوور نییە ڕۆژێک لە ڕۆژان شیعە و سونە هەمویان پێکەوە کە ئەو مەبدەئە نەمێنێ هیچ پۆستێک بە ئێمە ڕەوا نەبین لە عێراق ئەمەی ئەم جارە برادران پارتی کردیانە لێدانن لە مەبدەئی تەوافق لە عێراق بۆیە ئێمە پێکەوە بچوونیانە بەغا باش بوو و نێوانمان ئێمە چۆنەڵی تا ئێستا نەگەیشتوتەوەی کە ئێمە دەستبەرداری یەکتر بین و ئەوان پێویستیان بە ئێمەش پێویستمان باوانە بەڵام بەڕاستی ئەم هەنگاوی ئەم جارەی برادرانی پارتی مەترسی دروستەکە لەسەر هەرێمی کوردستان خۆتەزانی ڕۆڵی وڵاتانی ئیقلیمیش دەوری خۆی هەیە و ڕۆڵی خۆی هەیە مەترسی دروستەکە لەسەر ئەو هەڕەشانی مەسەلەن کەسێتی چۆکۆ هادی عامری خەڵکی تر مەسەلەن مەترسی دروستەکە لەسەر زمانی درۆنەکان زمانی موشەکەکان هەنێشتمان بینی لە ڕۆژانی ڕابردووە هەمومان هەنیشتمان بینی لە ڕۆژانی ڕابردووە تەنانەت لێدانی مەتاری بەغاوەوانە و شوێنی تریش هەنێشتمان بینی لە عێراقا بەڕاستی هەندێک یاریچی ئەساسی هەیە نابێ چۆنەڵی بەلاوە بخرێە نابێ بە عەرەبی چۆنەڵی ئیقسا بکرێ ینی نابێت تەحمیش بکرێ نابێ پراوێز بخرێت لە ڕاستیە ناکرێت لە کورسانە ناکرێت یەکێتی پراوێز بخرێ یەکێتی ڕقەمێکی قورسە پراوێز خستنی یەکێتی لە هەندێک شوێنە بۆ خۆی کاریگەری خراپێ بێ و ینی شتێکی منطقی نییە لە عێراقیش بە هەمان شێوە کۆمەڵێک خەڵکی ئەساسی کۆمەڵێک یاریچی ئەساسی هەیە ئەوانەی کە لە ڕابردووە دەوریان بینی ئەوانەی کە لە معارەزەی عێراقی بوون ئەوانەی کە لە ئیتاری تەنسیقین 5-6 کەسن ئەمانە ناکرێت پراوێز بخرێن پراوێز خستنی ئەمانە یاریچی ئەساسی وایە ئەگەر ئەمە مەبدەئیان ئەو مەبدەئی زۆری نیە سەر بگرێت حکوومەت بە ئارامی بڕوا و سێسەر و کاتێکە بە ئارامی بڕوا باوەڕ ناکەم بە ئارامی بچێت چونکە ناڵێم کۆمەڵێک خەڵکەکەوێتە دەرەوەی ئەو یاریە کە خۆیان بە ڕقەمەزان و ڕقەمی قرسن و دەنگی شانێناوە دەنگی زۆر شانێناوە کاک مەلاکەریم زەماوەری یەکێتی قەلەقە چاوەڕوانی تیمەکەیەتی چاوەڕوانی بڕیارەکانی یەکێتیە بۆی بتوانێت کاندیدەکەی خۆی سەر بخات یان بتوانێت ینی بە بەرژەوەندی یەکێتی کۆتایی پێ بێنێت چی بە زەماوەری یەکێتیڵی وەکو دوا پرسیارۆکو دوا سەرنجی بەڕێزت ئێمە بە معناوەتێکی باشەوە بە قووەتی خۆمان چوینەتە بەغا بۆ ئەوەی کاندیدەکەی خۆمان سەر بخەین و ئیرادەی خۆمان سەر بخەین و ئێمە ئامادەی ئەوە نەبووین ئیرادەمان بشکێنرێ و ئامادەی ئەوە نەبووین برادرانی پارتی بۆ کوێ بیانەوێ لەگەڵ خۆیانە ڕامان کێشن پەرکێشمان بکەن لەگەڵ خۆیانە ئەوە یەکێتیە بۆ خۆی ئیرادەی خۆی هەیە و بڕیاری سربەخۆی خۆی هەیە ئێمە لە ئەنجومەنی سەرکردایەتی بڕیارماندا کاندیدمانە بێ و بڕیارماندا ئەوە کاندیدەکەمانە و بە معنویاتێکی زۆر باش و بە قووەتێکی باشی خۆمان ئێمە دیفاعیەکەین زۆر سپاس بۆ بەڕێز مەراخێر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکات ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ بەڕێز فازڵ بەشارەتیکە لە بەشیەکەمی بەرنامەکە لەگەڵ مابوو بینەرانی خۆشەویست لە گەرمەی کێش بە چێشمەکاندا پانۆڕامامان پێشکەشکردن هەمیشە لە کورسات نیوز زۆرترین زانیاری و زۆرترین شرۆڤەی واقعی پێشکەشەوەی بینەرەکەی پانۆڕامامان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بخواتە